کەواتە زۆر سوپاس بۆ بەڕێستان بۆ ئەم بانگێشتە. پرسیارەکەی جەنابت بەوە دەست پێ ئەکا کنێر عەبدوڵڵای ئەمە پرسیارێکی زۆر قوڵە بە بڕوای من، بۆیە ئەتوانم لێەوە دەست پێ بکەم کە ژیانی من وەکو هەموو مرۆڤێکی تر بە چەند قۆناغێکا تێپەڕ بووە بە حکمی تەمەن. جا من خۆش بە شانازیەوە چەند قۆناغێکی تەمەنی خۆم کە گەشتومەتە ئەم ئاستی تەمەنە بڕیوە کە یەکێک لەوانە بوونی منەوەکو ئەوەی کە لە چ خێزانێکەوە چاوم هەڵهێناوە بە دنیا، دواتر تەمەنی مناڵی، دواتر تەمەنی قۆناغی خوێندن، دوای خوێندن ئیتر قۆناغێکی تری ژیانی کردەییەتە لەناو واقعایەتە بەرهەم. من لە خێزانێکا پەروەردە بووم کە 5 خوشک و 2 برا بووین لە دایک و باوکێک کە لە خەمی مناڵەکانیان نابوون بۆ پەروەردەکردن، بۆ پێگەیاندن، بۆ گەشتنیان بەوەی کە خاوەنی بڕوانامە و خاوەنی گیرفانی خۆیان بن. ئەمە فەلسەفەی ژیانی پەروەردەی دایک و باوکم بووە کە هەردووکیان تاوکەری یەک بوون، دایکێکی مێهرەبان بۆ پەروەردەکردنی مناڵەکانی بە شێوەیەکی باش، خەمخۆر، و باوکێکیش جددی لەوەی کە بتوانێ لە ڕووی داراییەوە هاوکار بێ بۆ پێگەیاندنی مناڵەکانی تا مرۆڤێکی بە بەرهەمیان لێ دەرچێ، کە شانازی بە بەرهەمەکان و بە دەستکەوتەکان و بەکارەکانی خۆیانەوە بکەن. بۆیە چاوهاڵهێنانی من لەناو ئەو ژینگەیە بووە کە ئەتوانم بڵێم منداڵی تەمەنی سەرەتاییم لە کەرکووک تەواو کردووە، دواتر لە ناوەندیەوە تا قۆناغی کۆتایی لە شاری سلێمانی. قۆناغی منداڵیم ئەتوانم بڵێم لەو قۆناغەیە وەکو هەموو مناڵێکی تر سەرقاڵبوون بووە بە کۆمەڵێ کار و یاریکردنی ڕۆژانەوە، بەڵام هەر لەو ساتە وەختانەی کە تۆ زادەی پەروەردەی ژینگەیەکی خێزانیت، ئەزانیت کە بایەخدانی کەسە گەورەکانی ناو خێزانەکەت بە تایبەتی ئەگەر خوشک و برای گەورەت هەبێ لەوە بزانی کە حەز و خولیا و چینگەکە بە چ ئاراستێک دەبا. من بەڕاستی هەر لە سەرەتای منداڵیەوە خولیایەوە بووم کە ژیانی خوێندنەوە، ژیانی کتێب یەکێک بۆ لەوانەی کە هەمیشە بۆ خۆلیای خەونەوە بووم، ئایا من کە گەورە بووم ئەتوانم بنووسم. خۆشبەختانە هەم برا گەورەکەم و هەم خوشکە گەورەکەم یەکێک بوون لەوانەی بایەخیان بۆ بەخوێندنەوە بوو، هەمیشە کتێب بەدەستیانەوە یەکێک بوو، یا کڕینی کتێب کە زۆر بە زەحمەت ئەو کاتە ئەکڕا. لەگەڵ خوشکە گەورەکەما زۆر جار ئەچوین بۆ کتێبخانەیە کە کتێبی بۆ دانا، ئەو کاتە کتێبی تەبیبووکە هەبووە، هەندێک گۆڤار هەبوو کە ئەیکڕی و ئەیخوێندنەوە. ئەمانە جێی سەرنجی من بوون کە کاریگەری هەبوو بەسەرمەوە. قۆناغەکانی ژیانی من ئەتوانم بڵێم ئەگە هەر بواری کەس شخصی باسکەم، بڵێن خوێندنی من بەکەلۆرسم تەواو کردو لە زمانی عەرەبی ساڵی 91، واتە ساڵی ڕاپەڕینەکە بوو کە من تەخەڕوجم کرد. دوای 2 ساڵ هاوسەرگیریم کرد، لە ئێستاە لە ژیانی هاوسەرگیری خۆم ماوەی ئەوە زیاد لە 25 ساڵە بەردەوامم. خاوەنی 2 کوڕم، دیاکۆ کوڕە گەورەکەم لەگەڵ دەوەن کوڕە پشکۆلەکەم، دیاکۆ خاوەنی هاوسەرە بە ناوی شۆخەوە، منداڵێکیشیان هەیە بە ناوی کەزیەوە، کەواتە ئێستا من قۆناغی لە ڕووی شخصیەوە قۆناغی نەنکێتیشم پیاداکەم. دەوەنیش کوڕە پشکۆلەکەم ئەویش هەردووکیان بەکەلۆرەسیان تەواو کردووە، و هاوسەرەکەیشم بە هەمان شێوە ئەویش بەکەلۆرەسی تەواو کردو و لە ئێستای خانەنشینە. وەکو خێزانێکی بچووک خەریکە گەورە ئەبین لەقمان لێ بێتەوە کە ئەمە جمایی خۆشحاڵیە سەبارەت بە ژیانی ئینسان. لە ڕاستیە قۆناغەکانی بواری ئیشکردنم کە لە دوای زانکۆوە دەستی پێکرد فرە بوار بووە و فرە ڕەهەندیش بووە، و هەر یەکە لەو بوارانە بە بڕوای من ئامانجدار بووە لەوەی کە بۆ ئەم بوارانە کاری تیاکەم.
من لە دوای تەخەڕوجم لە نەویەکە ماوەی 8 ساڵ دەستم کرد بە مامۆستایەتی لە مامۆستایەتیە لە شۆڕش و چەمچەماڵەوە دەستم پێ کرد 2 ساڵ لەوێ بووم سەرەتای ئەزمموی ئیشکردنم وەکو مامۆستا لێەوە دەستی پێکرد کە قۆناغێکی زۆر جیاواز و تایبەت بوو و خۆشبەختانە زۆر بەسەرکەوتوی وەکو مامۆستایەک و وەکو هاوڕێک بۆ ئەو کچ و کوڕانەی کە لەو قۆناغەیە بەڕاستی بە قۆناغێکی سەختی ژیانە چ لە ڕووی ئابوووریەوە چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە لە دوای ڕاپەڕینە بوو ئەگوزەرە و تا ئێستش زۆر خۆشبەختانە زۆرێک لەو فێرخوازانە ئەبینمەوە کە خۆیان ئەڵێن تەلەبەی تۆ بووین هەمیشە تەلەبە فێرخواز مامۆستاکەی خۆی ئەناسێتەوە لە زۆر کاتە هاوکات لەگەڵ ئەوەی کە مامۆستا بووم لە ساڵی سەرەتای 92ەوە ئیتر دوای 91 کۆتاییەکانی یەکەم کەس بووم ئەو کاتە چوومە ناو بواری ڕێکخراوەییەوە وەکو ڕێکخراوی کێتیژنان دەست بەکار بووم چونکە باوەڕم بەوە هەبوو مەسەلەی یا پرسی ژنێکێکە لەو بابەتانەی کە من مەبەستمایە ئامانجمە ئیشی تیا بکەم و کاری تیا بکەم بە چەندین هۆکار و فاکتەری جیاواز بەڵام هاوکات یەکەم ئەزمموی ئیشکردم لە وڵای ڕاگەاندنەوە دەستی پێکرد توانم بڵێم ئەو کاتە تەنها تەلەڤیزیۆنی گەلی کوردستان هەبوو کە من وەکو یەکەم پێشکەشکەری بەرنامەی تەوار کە بەرنمەیەکی تایبەت بوو بە ڕێکخراوەکە من پێشکەشکاری ئەو بەرنمەیە بوو بواری ڕێکخراوەیی من لە بواری ژنانە ئیشم کردو لە بواری ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنیە بە شێوەیەکی گشتیش بۆ نمونە لە قۆناغی سەرەتای نەوەکانایەکێک بووم لە دامەزرێنانیانی کۆمەڵی سەلامەتی ترافیک لە کوردستانە لە پاڵیشیا دامەزرێنەری زۆرێک لەو ڕێکخراوانە بووم کە لە خەمی کۆمەلگەیا بوون بۆ نمونە لە 2023 بزوتنەوەی ڕفراندۆم لە کوردستانە یەکێک بووم لە دامەزرێنەرانی کە ئامانج لێی با خەڵکی کوردستان بڵێ ئەتەوێت لە چوارچێوەی عێراق ببینێتەوە یا سەربەخۆبی باشە لە ساڵی لە کۆتاییەکانی 2022 ئەوانەیە یەکێک بووم لە دامەزرێنەرانی ئەرشیفی ژنی کورد تایبەت بە ژنانی چوارپاشی کوردستان ئامانج لە ئیشکردنی من لە بواری ڕێکخراوەیی بە تایبەتی لە پرسی ژنانە ئەوە بووە کە هەمیشە درک لە منداڵیەوە درکمان بۆ کردووە من بۆ خۆم درکم بۆ کردووە کە هەمیشە ژن وەکو مرۆڤ سیر ناکرێ و ژنیش وەکو مرۆڤ خۆی ناناسێت ئەم بوارە وای کرد کە بە حکمی واقعە کە پێشێلکاری کە جیاوازی کە جیاکاری لە ئاستی ژنا ئەکرا لەسەر ئەو بنەمایە و تێگەیشتنە بەهۆی هۆکاری جۆربەجۆری کللتوری دابوونەریت کۆمەڵایەتی سیاسی فەرهەنگی هوەری ئەمانە وای کردبوو کە ئەو جیاوازیە لەگەڵ ژنا ئەکرێ بوونی ئەو جیاوازیە وای کرد کە خولیای ئەوە بم لە بواری ژنانە ئیش بکەم بۆ ئەوەی کە لە ڕێگەیەوە بتوانین هەم هۆشیاری لە ئاستی ئەو تێنەگەیشتن و جیاوازی و جیاکارانەی کە ئەکرێ ڕۆنی بکەینەوە هەم ژن ئاشنا بێ بە مافەکانی خۆی بۆیە ئەوە ئامانجی ئیشکردنی من بۆ تا ئێستا بەردەوامێتم هەیە بێگومان ئیشکردنی مرۆڤ بۆ ئەو ئاماژانەی کە باوەڕی پێی هەیە یا مەسەلەی پرسیژن مەرجنیە تەنها لە ڕێکخراویشەوە بێ مرۆڤ ئەتوانێت لە بواری جیاجیایە کار بۆ ئەو ئامانج و بۆ گەیاندنی ژن و پیاو بکە بە مافەکانی خۆی بۆیە کەناڵی جۆربەجۆر هەیە میکانیزمی جۆربەجۆر هەیە لەو بوارانەیە کە ئیشی تیا بکرێت بواری کارکردنی ژنن یا بواری ئیشکردنی ڕێکخراوەکانی ژنان لە کوردستانە لە دوای ڕەپەڕینەوە بەپێ قۆناغەکان ئەگۆڕێ بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەی جەنابەت بۆ نمونە لە قۆناغی سەرەتاوە لە نەوەکانە لە دوای ڕاپەڕینەوە لەبەر ئەوەی لە پێش ڕاپەڕینەوە ئەزمموونێکی ناڕاست و نادروست و هەڵە تێگەشتنێک هەبوو لەوەی کە ژن لەبەرەوەی تەنها ڕێکخراوێکی ژنان هەبوو کە سەر بە حکوومەتی کرد بە حەزبی بەعس بوو بۆیە تێڕوانین لەسەر ئەو چەمکانە یا ئیشکردن لەو بوارانەیە زۆر قرس بوو بۆیە لە دوای ڕاپەڕینەوە بۆ نمونە من بیرم وێ لە سەرەتای ڕاپەڕینەوە کە لە ڕێکخراوی یەکێتی ژنان ئیشمانە کرد ئەمانویست ژنان بە مافەکانی خۆیان بناسیێنین سەردانی خێزانەکانمانە کرد بۆ نمونە من سەردانی هەندێک جار سەردانی ماڵەکانمانە کرد دەرگاکانیان بەسەر ڕوات دائەخستین پیاوەکان ئەمانەوێت ژنەکان ببینین هاتوین بۆ شتێکی لەگەڵیان ناقسە بکەین ڕێکخراوەکەی پێ بناسیێنین بە مافەکانی ئاشنا بکەین بەڵام دەرگاکانیان بە ڕوات دائەخستین بۆ پیان وابوو کە ئەمە تێکدانی خوی ژنەکانە
تێگەیشتنێکی بە هەڵە هەبوو بۆ ئەوەی کە ڕێکخراوی ژنان ئامانجی ئەوەیە کە هۆشیاری بە تاکەکان بانک ئامانجی ئەوە بێ کە ژن وەکو خۆیان بەلا ڕێیابەرێ بۆیە و کاتانە تێگەشتن زۆر قۆز بوو بەڵام ئێستا قۆناغەکان زۆر جیاوازە لە بەراورد لەگەڵ سەرەتاینەوەکانە ئێستا ئاستێکی هوشیاری جیاواز هەیە چ لە ژن بێت چ لە پیاو بێت چ لە خێزانەکان بێ بۆ تێگەیشتنی بەوەی کە پرسی ژن پرسێکی نیشتیمانیە پرسێکی نەتەوەییە پرسێکی مرۆڤایەتیە پێویستە هۆشیاری تاک لە پشتی هەموو تاکێکەوە هۆشیاری لە پشتی هەموو تاکێکەوە هەبێ ئەگەر ژن بێ ئەگەر پیاو بێ و خێزانیش بە تێگەیشتن و بە هۆشیاری ئەو دوو مرۆڤە کە خۆیان بناسن وەکو مرۆڤ دروست ئەبێ بۆیە ئێستا توانم تێگەیشتن ئەگەر چی قۆناغە جیاوازەکان وا ئەکات کە هەندێک جار بەرپەشدانەوە هەبێت دەربەرامبەر ئەڵوێستی وا کارکردنی ڕێکخراوەکانی ژنان بەڵام خۆشبەختانە تێگەشتێکی جیاواز هەیە بەڵام ئیتر ئەوشمان بیر نەچێ خەباتی ژن و تێگەیشتنی ژن بۆ خودی مافەکانی خۆی و شێوازی کارکردنی بۆ گەیاندنی ئەو ئامانجانە بێگومان لە ئاستێکایە کە پێویستی بەوەیە کە خۆی جارێ بزانێ بۆچی خەبات ئەکا لە مافەکانی خۆی تێبکات بە هۆشیاریەوە مامەڵە بکە بۆ ئەوی بتوانێت بیگەێنەرێکی باشوێ و بەرامبەرەکانیشی بۆ شێوەی لێوەرگن بۆیە ئەبینی هەندێک جار بەرپەشدانەوە هەیە لە ئاستی ئەو تێنەگەشتانەیە کە هەوڵدان بۆ کارکردن لە مەسەلەکانی ڕێکخراوەکانی ژنان خۆی ئەبینێتەوە. ئەگەر بێمەوە سەر قۆناغەکانی ژیانی ئیشکردنم من لە دوای مامۆستایەتیە و هاوکات لە ڕێکخراوەکە لە ڕێکخراوی ژنانە لە هەمان کاتا بەشێکی قۆناغی ژیانی ئیشکردنی من لە بواری نووسینا دەستی پێکرد لە ساڵی 2001ەوە من دەستم بایە نووسین ئەو ئامانج و ئەو خۆلیایی کە لە مناڵیەوە هەم بوو خۆشبەختانە هاتە دی. یەکەم بەرهەمم لە کوردستانی نوێ لەسەر بەشداری کەمی ڕێژەی ژن لە بەشداری سیاسیە بڵاو بووە بەرهەمێک بوو دواتر ئیتر بەردەوام بووم ئێستا خۆشبەختانە هەر بەردەوامم لە بواری نووسینە و با بڵێن ئەتوان بڵێم 20 کتێبی چاپکراوم هەیە 12 تا 15 توێژینەوەم هەیە لە باری پرسەکانی ژنانە وتاری هەمەڕەنگم هەیە لە ئاستی ئەو شەمکانی کە پەیوەستن بە ناسنامەی مرۆڤایەتیەوە کە زۆر گرنگە ئێمە وەکو مرۆڤ خۆمان بناسین بەر لەوەی وەکو ڕەگەز چونکە کە کاتێ مرۆڤ وەکو مرۆڤ خۆی ئەناسی ئەگەر ژن ئەگەر پیاوە ئەو کاتە زۆر ئاسانە کە بتوانێت بەرپرسیارەتەکانی وەکو ڕەگەزیش مافەکانی وەکو ڕەگەز بناسێت بۆیە بوارەکانی ئیشکردنی من لە نووسینا لەو کاتەوە دەستی پێکرد لە ماوەی سەرەتای نەوەکانە یاخود کۆتایی نەوەکان ببوورە ئەتوانم بڵێم بۆ ماوەی 5 تا 8 ساڵ بەرپرسی لاپەڕەی تەندروستی بووم لە ڕۆژنامەی ژیانەوە ماوەی لە 2002 تا بۆ ماوەی 12 ساڵ سەرنووسەری گۆڤاری تەوار بووم کە گۆڤارێکی فکری ڕۆناکبیری ژنان بوو و وەکو سەرنووسەر کارم تیا کرد ئەمانە بواری ئیشکردنی من بوون لە بواری نووسینە. من کە کاتێک دەستم مایە نووسین لە 2001 و یەکەم کتێب هەم وتارم هەم کتێبیشم لە کۆتایی 2001 بڵاو بووە بەڕاستی ئێستا خاوەنی 20 کتێبی چاپ کراوم و توانم بڵێم سەدان وتاری هەمەڕەنگیشم لە ڕاستیە لە پشتی هەموو کتێبێکەوە کە بۆتە کتێب و چاپ کراوە و بڵاو بۆتەوە لە پشت بەر لەوە من بیرکردنەوەی قوڵم هەبووە بۆ ئەوەی کە بۆ ئەو کتێباکەم بۆیە لە پشتی هەموو کتێبێکەوە ئامانجێکی لە پشتەوەیە بۆ نمونە لە قۆناغێکە دەستدرێژی سێکسی بۆ سەر ژنان لە سەرەتای 2000ەکانەوە کە هەبوو یەکێک بوو لە هەڕەشەکان بۆ سەر کۆمەڵگە کە من توێژینەوە یەکەم یەکێک بوو وابزانم دووەم توێژینەوە بوو کە لەو بوارەیەکردم پێش ئەوە مەسەلەی تەلاق لە سەرەتاینەوەکانە و دواتر ئیتر هەڵبژاردننی بابەتەکان بە پێی ئەو خۆناغانەی کە زەڕورەتە کە لە کۆمەڵگەیە بوو بە پرسێکی مەترسیدار یا پرسێکە کە گرنگێتەوە ئیشی لەسەر بکەی من هەڵبژاردننی هەموو ناونیشانی کتێبەکانم لەوەوە سەری هەڵاوە و دوو کتێبم ئەتوانم بڵێم دوو کتێبە کە دوو جار چاپ کراو تا ئێستش خواستی لەسەر هەیە کە چاپ بکرێ ئەویش کتێبێکە توێژینەوەیەکە کە لە توێژینەوەیەکی کارکردنی 4 ساڵم بوو زیاتر لە 91ەوە تا 2024 بەشداری سیاسی ژن لەسەر جەمکایەکانی پەرلەمانە و حکوومەتە و ڕێکخراوە و حیزبەکانە داتاکان چیمان پیاڵێن
کە بە بڕوای من ئیشکردن لەسەر هەر پرسێک بیکەی ئەبێ بەداتاوە لە ڕوویەکی ئەکادمی بێلایەنەوە تۆ داتا ئامارەکان خۆیان قسە بکەن ئەو کاتە ئەزانی تۆ لە شوای قۆناغەکانایی چەند لە پێشەوەی چەند لە دواوەی وەیە بەراوردکردنی ئەو داتایانە لەگەڵێکە ئاماژەیەکت پێەیە کە تۆ بتانی بەڕێگە چارەسەرێکا بڕۆی کە بتانی بە ئامانجەکە بگەی. بۆیە بەشداری سیاسی ژنێکێک بۆ لەو کتێبانی کە هەم کاریگەریەکی زۆر باشی بەجێهێشت و خۆشبەختانە و هەم سوودمەند بووە بۆ ئەوانی کە خوێنەری بوون. یەکێکی تر کە لە قۆناغێکە با بڵێن لە کۆمەلگەی کوردیا تێگەشتنی جیاواز یا کەرەسات و مەترسی و کێشی جۆر بە جۆری لێبوو بێتەوە لە بری ئەوەی پێشەوانەکەی پێ مەسەلەی خۆشەویستی بوو. بۆ یەکێک لەو کتێبانم کە دوو جار چاپکرا بە ناوی تۆم خۆشەوێ ئەیتۆ ئەوە یەکێک بوو لە توان بڵێم تا ڕادێک ناوڕۆکەکەی هەل لێکۆڵینەوەیە بوو لە چەمکی خۆشەویستی لەلایەن گەنجانەوە کە چۆن تێگەشتنیان هەیە بۆی چۆن پیادەئی ئەکەن ناو کۆمەڵگەیە. یەکێکی کە لە کتێبەکانم ئەتوانم بڵێم من شاعیر نیم وەکو ئەگەر بڵێم تۆشەی کە وەڵامی پرسیارەکەت ئەم پرسیارە زۆر زۆر قوڵە و پرۆسەیەکی مێژویی و ئەزمموی دوور و درێژ وات لێ ئەکا کە تۆ بڵێ من خۆم ناسیەوە وەکو شێ بۆیە گەر هەمیشە کە کاتی و پرسیارم لێکرێ ئەتوان بڵێم لە ئێستایا من وەکو کنێر عەبدوڵڵا دایکێکی نووسەرم دایکێکی کوردی نووسەرم کە بۆ وشانە خۆم پێناسە بکەم ئەمە لە ئەنجامی ئەو ئەزمون و کۆڵنەدانەی کە بە درێژایی مێژووی ژیانی من هاتوۆتە بەرهەم بە مادووبوونێکی زۆر بە شەو نخونێکی زۆر بە هیلاکبوون لە خۆمە کە تا ئێستا بەردەوامێتی هەیە کە ئەو مرۆڤ هەتا هیلاک نەبێ بە ئەرکەکان و کارەکانی و بەرپرسیارەتەکانی بەرامبەر بەوەی کە وەکو مرۆڤێک خۆی ئەناسێ ناتوانێت شانازی بە بەرهەمەکانیەوە بکە. بۆیە لەو بوارە من ئەتوانم بڵێم بۆ شێوەی خۆم ناسیوە کەوتیشم شاعیر نیم بۆ واموت لەبەر ئەوەی بەڕاستی ئەو وشانە لای من هەمووی مانای خۆی هەیە و ڕێزی خۆی هەیە و شکۆی خۆی هەیە بۆیە کە کاتێ مرۆڤ خۆی تەسنیف ئەکا پۆلێن ئەکا بەوەی کە بڵێ شێیت ناکرێت تۆ لە ڕستەیەکە ئەکادیمی بی نووسەر بی توێژەر بی و شاعریش بیت ناکرێ ئەمانە هەریەکە ئەزمموونێکە هەریەکە تەجروبەیەکە هەریەکە مێژوویەکە کە کاتی ئەوێ بۆ ئەوی بگەی بەوەی کە پۆلێنی خۆت بکەی بە وشانە بۆیە ئەکرێ بەڵام وشەکانی من وەکو نووسەرێک خۆی بدۆزێتەوە لە پەخشانە شعرێکە خۆی بدۆزێتەوە هەندێجار لە توێژینەوەیەکە لە لێکۆڵینەوەیەکە لە شعرێکە کە هەستی مرۆڤایەتی و ئەحساسی ئەو کاتێکە دەریابڕی داتاکان خۆی قسە ئەکات خۆی ئەدوێت خۆی پێتانەڵێ دۆخی ژن لە باشووری کوردستان لەکوێیە بۆیە من ناچمەنەوە بەس تەنها کورتە باسێک لەسەر کتێبەکە ئەەکەم بۆ ئەوی بزانن ئەم کتێبە ناوڕۆکەکەی چی لەخۆگرێت. بۆیە لە قۆناغێکە ئەتوانم بڵێم کە کتێبێکم بە ناوی لە هەناوی عەشقەوە بە هەروەش بڵێم ئەمە ئەڵێ زۆر جار ژنەکان یا مرۆڤ نایەوێت تەمەنی خۆی بڵێ بەلای منەوە ئەو تەمەن بەلای منەوە ئاساییە وتنی چونکە قۆناغێکە لە قۆناغەکانی ژیانی مرۆڤەوە بێ واقعانە تەعاملی لەگەڵ بکەی بۆیە کە کاتێ من بووم بە تەمەنی 50 ساڵ 50 هۆنراوەم لە چوارچێوەی کتێبێکە چاپ کرا ئەو هۆنراوانە هەمووی لە باری ڕۆمانسیەتایە کە لە وشەکانی منەوە بۆ بە هۆنراوە لە ئەحساسی منەوە وەکو مرۆڤێک دەربڕێنی هەیە بۆ پاڵپشتیکردن بووە لە پرسیژن ئەویش و تایبەتتر لەو ژنانەی کە هۆنراوەی ئەو بوارە ئەنووسن کە زۆر جار بەداخەوە لە کۆمەڵگا بەهۆی هەندێک دابوونەری تۆ ئەڵێ بواری بۆ نمونە بواری شعری ڕۆمانسی بواری ژن نییە وەکو چۆن لە قۆناغێکە ئەیان بواری سیاست بواری ژن نییە کە ئەمە کەلتوریە با بڵێن لە ڕووی دابوونەری تەوەزاڵە کە لە کاتێکا هەموو بوارێکی مرۆڤەکانە ئەگەر ژن ئەگەر پیاوە بەڵام ئەو مرۆڤانە ئەبێ بزانن چۆن خۆیان ئەتۆسنەوە لە بوارەکەیە و چی پێشکەش ئەکەن لەو بوارەیە بۆ ئامانجە کار بکەن بۆیە من بۆ پاڵپشتیکردنی ئەو ژنانە ئەو 50 هۆنراوەم لە چوارچێوەی کتێبێکە چاپ کرد کە خۆشبەختانە ماوەی 2 هەفتە لەمەوە پێش خاتو ئەمەل سەعید یەکێک لەو هونەرمەندە ژنانەی کە لە بەریتانیا ئەژی بەڵام یەکێکی لەو بەرهەمانەی من کرد بە گۆرانی
وەک ئێستا کە کاتێک گوێبیستی وشەکانت ئەبی بە شێوازێکی تازە وەکو گۆرانی بەڕاستی هەستێکی خۆشترە و جیاوازترە. بۆیە وشە ئەتوانێت لە چەندین بوارە خۆی ببینێتەوە، بەڵام مەرج نییە مرۆڤەکان تەصنیف بکرێن یا پۆلێن بکرێن بەوەی کە کاتێ شعرێکت نووسیەوە تۆ شاعیری و لێکۆڵینەوەیەکت کردەوە تۆ توێژەری. نەخێر، ئەمانە وەکو باسم کرد ئەزمموونیەکی بەردەوامی پرۆسەیەکی درێژخایەنە وەکو ئەزممون کە تۆ ئەبێ خۆتی تیا بدۆزیتەوە بەردەوام بیر. بۆیە بواری نووسین بوارێکە کە بە بڕوای من وشەکان ئەگەر خۆشن لە ژیانە نەمێنی ئەمێنێتەوە. من زۆر دڵخۆشم بەوەی کە کاتێک وشەکانم لە زاری ئەوی ترەوە ئەپیستمەوە و وەکو ئەڵێن باسی ئەکرێتەوە کە ئەم بۆچوونە لە فلان کتێبی فلان کەسا بوونی هەیە و لەوە خۆشبەختتر کە ژانازی پێوە ئەەکەم و کە گیر دڵخۆشیمە و زانی و مەوشەکانم سوودێکی خۆی هەبووە کە کاتێک فێرخوازەکانی زانکۆکان ئەگەر بەکەلۆریەسە بەحسەکانیان ئەگەر ماستەرە ئەگەر دکتۆرایە لە بواری ژنانە زۆربەی سەرچاوەکان کە سوودیان لێوەرگرتووە یەکێک لەو سەرچاوانەی کە گەڕاونەتەوە بۆی کتێبەکانی من بووە یا داوایان کردووە یا لە کتێبخانەکانی زانکۆکانە بەکاریان هێناوە. ئەوە زۆر زۆر گرنگە. لە دوجارە وشە هەر خۆی ئەمێنێتەوە ئەبێ بە ئەرشیفێک نەوەکان یەک لە دوای یەک لی سوودمەند دەبن کە ئەمە بواری نووسینی منە و بەردەوامم تایە تا ئێستا. یەکێک لەو بارانەی ئیشکردنی من بواری زانکۆی کۆمار بۆ سانس و تەکنۆلۆژیا بووە کە ماوەی 4 ساڵ کارم تیا کردووە، بەرپرسی پەیوەندیەکان و ڕاگەیاندن بووم. لە پاڵیشە هەر ئەتوانم بڵێم بەهۆی نووسینەکانمەوە زمانی جستەیەکێک بووە لەو کۆرسانەی کە بە زمانی کوردی ئەموتەوە لە زانکۆ. ئەمەش خۆناغێکی بواری ئیشکردنی من بووە. بواری کارکردنم لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی بەندەنی لە ئێستاە بەردەوامە. ئەندامی لیژنەی بە دوواداچوونم لە فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، بەڵام وەکو ئیلتیزامی کارکردن بە ڕێکخراوەکانەوە بە شوێنێکی دیاریکراوەوە ئەو ئیلتیزام و پابەندبوونەم نییە، بەڵام کاتەکانم تەرخان کردووە بۆ نووسین، بۆ توێژینەوە لە بواری ژنانە، بۆ کارکردن لەسەر ئەو چەمکانی کە پەیوەستن بە ناسنامەی مرۆڤایەتیەوە کە پێویستە ئێمە زۆر ئیشی لەسەر بکەینەوە، زۆر خۆمانی پێ بناسێنین و هاوکاریکردنمە لەگەڵ ئەو ڕێکخراوانەی یا ئەو لایەنانەی کە پێویستیان بە ئەزمون و بە تێڕوانین و بە فکری من هەیە لەو بواری کە ئەتوانم خزمەت بکەم. من یەکێک لەو شانەی کە بەختەوەرم پێی وەکو مرۆڤێک وەکو ژنێک ئەوەیە ئەو بابەتانەی یا ئەو ئامانجانەی یا ئەو خەونانی کە هەمە تاوبوونی نییە. من زۆر جاراڵێم بەداخەوە تەمەنەکەم بەشی ئەوە ناکات کە بتوانم هەموو ئەو ئامانجانەی کە باوەڕم پێی هەیەی کاری بۆ بکەم. ئەمەش بە بڕوای من لایەنێکی ئەرێنیە بۆ مرۆڤ کە پێویستە بتوانێت خۆی بدۆزێتەوە و بزانێت چی ئەتوانێت پێشکەشی ئەو کۆمەلگایە بکە کە لە ڕێی باوەڕبوونی خۆیەوە، لە ڕێی توانای خۆیەوە، لە ڕێی ناسینی خۆیەوە ئەتوانێت خزمەتی پێ بکە. بۆیە لە ئێستا بەڕاستی سەرخاڵی دوو پرۆژەم یەکێک لەوانە کە چەمکەکانی پەیوەستن بە ناسنامەی مرۆڤایەتیەوە. بە بڕوای من لە قۆناغەکانی ڕابردوو ئیشکردنە ئێمە وەکو ژن ئەوەندەی وەکو ناسنامەی ڕەگەزی هەوڵمان ناوە پرسەکانی ژن ئیشی لەسەر بکەین وەکو ناسنامەی مرۆڤایەتی قوڵ نەبووینێتەوە باوا بڵێم لەسەر ئەو بنەمایانە کار بکەین. بۆیە ئەمە خاڵێکە بە بڕوای من بەپی ئەزمون و باوەڕی من گرنگە لە نەوەکانی داهاتوو و بۆ داهاتوو ئەمە دەست پێ بکرێت یاخود زیاتر کاتی بدرێتێ. بۆ نمونە چۆن نەتوانین لە ڕێگەی ناسنامەی مرۆڤایەتیەوە ئەو بنەمایانەی یا ئەو پیرروبۆڕا باوەڕانەی بوونی هەیە وەکو یەکەمکی یەکتر قبوڵکردن، وەکو خۆناسینی خۆت، وەکو ناسینی خۆت وەکو مرۆڤ، وەکو ئەوەی کە مرۆڤێکی چۆن ئەتوانی بڕیار بی، چۆن ئەتوانی خۆت بناسی، چۆن ئەتوانی وەکو کاراکتەرێک وەکو مرۆڤێک بتوانی بەسەرجەم ئەو بنەمایانە ئاشنا ببی کە ئەساس و بناغە و بنەڕەتن بۆ ئەوەی لە چەمکەکان بناسی و پێناسی بکەی. ئەمە کە کاتێک گەشتیتە ئەوە زۆر ئاسانە بتوانی تێگەیشتنت وەکو ڕەگەز
ئەرک و بەرپرسیارەتی و ناسنامە دۆکو ڕەگەز دیاری بکرێت ئەگەر ژن ئەگەر پیاوە ئەمە پێویستە لەو ڕوانەوە کە کاتێک پرسیارمان لێ ئەکرێت تۆکیت بتوانین وەڵامدارەوەیکی جددی بین بە پێی ئەزمونونەکان بە پێی ناسینەکان بۆیە ئەمە کاتی ئەوەیە کە من ماوەی ساڵ زیاتر ئیشی لەسەرەکەم خاڵێکی تر پەیوەندی بە توێژینەوە هەیە وەکو سەرەتا ئەماشەم پێکرد من باوەڕم بەوە هەیە کە داتا و ئامار خۆی قساکات و خۆی پێتەڵێ لە شوای بۆی بتوانێت لەرەگەی ئەو داتایانەوە ئەو گۆڕانکاریانە بێتە بەرهەم کە پێویستی پێێتی کە دیارە ئەمەش بەتەنها بە توێژەر ناکرێ بە لێکۆڵینەوەکان ناکرێ کە تۆ ئەرکت ئەوەیە وەکو نووسەر یاوەکو توێژەر بەڵام ئەدواجار ئەم ئەداتانە بێ ئیشی لەسەر بکرێ سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە کە گرێدراوی ئەو دەرەنجامانەیە کە ئەخرێتە بەردەمی پێویستە چ لایەنی حکوومەت چ لایەنی پەرلەمان چ لایەنی یاسادانان چ لایەنی ڕێکخراوەکان چ لایەنی میدیا وەکو بەڕێستان و زۆربەی ئەو میدیایانەی بە کەناڵی جۆر بەجۆر هەن بتوانن هەموو وەکو تاواکەری یەک بن بۆ ئەوەی سیستمێکی حکومڕانی خزمەتگوزار بە کۆمەڵگە پێشکەشکە کە بزانی لە دوجارە گۆڕانکاریەکان بە بەرجەستەکراوی ببینیتەوە کە کاتێ من توێژینەوەیەک یا داتا خەمە بەردەمی لایەنە بەرپرسەکان لایەنە دامەزراوەیەکان ئەگەر ئەوان کاری لەسەر نەکەن لە دوجارە ئەمانە ئەبێ بەڕەقەمێک و ئەڕوات کە ئەمە یەکێکە لە گرفتەکان کە هیوادارم لایەنی سیستمی حکومڕانی لە کوردستانە بتوانێت بەو دید و بۆ عەقڵ و بۆ تێڕوانینەوە لە خزمەتی ئامانجەکان و کۆمەڵگەی خۆیان بێت کە دەستکەوت و بەرهەمەکان لە خزمەتی پێگەیاندنی مرۆڤەکان نابن وەکو مرۆڤ وەکو بنیادنان وەکو گەشەکردنی کۆمەڵگە وەکو پێشکەوتنی ڕەوتی حکومڕانی لە کوردستانە کە هەمومان گرێدراوی یەکن من زۆر جار ئەڵێم ئیشکردنی ژنانیش تەنها پەیوەست نییە بە ڕێکخراوەکانی ژنانەوە و ئەوانەی باوەڕیان بە پرسیژن هەیە ئەگەر ژن ئەگەر پیاوە بەڵکو پاکێجەکە پێکەوەی کارکردنی پێویستە بۆ ئەوی بتوانی بگەی بە ئامانجەکان بەپێی ئەزمموی ئیشکردنی من ئەڵێم زۆر گرنگە ئەگەر ژنە ئەگەر پیاوە هەوڵ باوەکو مرۆڤ خۆی بناسێ و بتوانێت لە ئەنجامی خۆناسینی خۆیان کە پرۆسەیەکی زۆر درێژخایەنە بێخەون نەبێ بێ ئامانج نەبێ چونکە ئەو کاتەی کە مرۆڤ خەونی ئەبێ و ئامانجی ئەبێ درک بە بەرپرسیارەتیەکانی ئەکاوەکو مرۆڤ و ئەو کاتێک درکی کرد ڕۆڵی ئەبێ بۆ ئەوەی هەنگاو بنێ بۆ پێشکەوتنی مرۆڤایەتی و بۆ پێشکەوتنی کۆمەڵگەکەی سپاس بۆ بەڕێستان کاتێکی خۆش